مەڕەخنەیەکی گەورەمان لە حکوومەتی قەزای خەباتەیە تا ئێستا ئەوان پۆلیسیانەیە نەناو بازار ئاساییشیانەیە کێشەکەیان زانیە نە ئاسایش ئاگادارکرایەوە نە پۆلیسیش دووەم 4 نەفەر لە قەزای خەبات بکوژدێتن 3 نەفەریش بریندار بکرێت دێ حکوومەتە لە چێ بوو کا حکوومەت کا لیژنەی ئەمنی کا هێزی ئامادە لە قەزای خەبات کا ئاسایش کا پۆلیس توخوا حەیب نییە بۆ ئەو حکوومەتەی 4 جەنازە لەوەی بکەوی خەڵک هەڵگرتەوە حکوومەت لە هیچ شوێنێک لە هیچ دەوڵەتێک لە هیچ دنیایەک نەدیترایە 4 جەنازە لە عەردی بکەویتن هاوڵاتی بێتن خۆی لە هەر شوێنێک ڕووداوێکی گەورە ڕووداتن دەبی پۆلیس بێتن ئەو جەنازانە هەر نەگیرێتن ئەوزە چ تاوانبار بی زولم لێکراوی چی بیتن دەبی حکوومەتی ئیجراعاتی خۆی بکاتن لێرە بە قانونی ئەوجە دوای جەنازەکان هەڵبگیرێتن لێرە داوا لە حکوومەتی دەکەم داوا لە وەزیری ناوەخۆ دەکەم بەڕێوبەری پۆلیسی هەولێر بە زووترین کات ئیجراعات لەگەڵ بەرپرسانی پۆلیسی قەزای خەبات ئاسایشی قەزای خەبات بکرێتن داواتان لێ دەکەین ئێمە بوویتنە تەزعیە هیوادارم کەسی دی وەک ئێمە زەرجی نەسووتێتن ئەوە تاوانێکی گەورەیە لەسەر چ شتێکی ئەوە تو تەلەفۆن بکەی 4 سارە بێتن 20 کەس 25 دقە لە بازاری خەبات تەقە بکرێتن حکوومەت ئاگادار نەبیتن ئەدی ئەو حکوومەتە لە چێیە کاکە من لێرە پێتان دەڵێم بەرپرسیاری هەموو قسەی خۆمم لە پاش سەعات 4:30 و قەزای خەبات حکوومەتی نییە چەکدار بە کەیفی خۆی دەسوڕێتەوە کلاشکۆف بیکێسی وەڵا لەوانەیە دۆشکەشیان لەکەم بیتن داواتانیش لێ دەکەم تاوانبار لەکنتانە بەخۆ بە 20 کەسەوە بە 4 سارێ بە سارەی ڕقم زێرەبانی هاتینە لۆ ئەو معلوماتتان با باش بدەمێ وەنەوشە و مێکزەمین ڕقەمی زێرەبانی پێبووە لەگە 2 سارەی مەدەنی بە سارەی حکوومەتی هاتینە بەسەر چ حکوومەتی هاتینە خاڵمیش ئەندام لقی پارتیە